ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە براسێن سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان و قسەکردن لەسەر تەوری تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ هەینیە وەکو هەموو هەینیەک بەڕێزان تەوری پرۆگرامەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە بابەتی قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیا TV ڕاو تیبی نیوس ڕێجەکانتان بنێرن هەروەها بێگومان دەتوان لە ڕێگەی ڤیدیۆ سکایپ بۆ بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. هەروەها ئەو کەسانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کە دەرفەتیان نەبوو یاخود پەیوەندەکانیان وەرنەگیرە بۆ قسەکردن لەسەر ئەو تەوەرانەی کە دیاری کرابوون لە پرۆگرامەکەدا ئەمڕۆ دەتوان پەیوەندیکەن بۆ قسەکردن لەسەر ئەو تەوەرانە. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شەهێن سەعید لەسەر تەوەرێک نووسیوێتی تکا دەکەم بەرنامەیەکی تایبەت بکەن لەسەر بەشە ناوخۆیەکان چونکە زۆربەیان هەر ژوورێک دە یان هەشت خوێندکاری تێدایە ئەگەر حکوومەت چارەی دۆخی پێ ناکرێت بە ژوورێکی زیادە بۆ ئەو خوێندکارانە تەرخام بکات کە دە و هەشت خوێندکاری تێدایە چونکە لە کاتی تاقیکردنەوەکاندا هیچ مەرجێکی خوێندنی تێتا نییە بۆ ئەوەی لەو ژوورانەدا سعی تێدا بکرێت. کازم محەممەد نووسێتی پیرۆزبایی لە کوردستانیانی ئازیز دەکەم بە بۆنەی سەرکەوتنی ئەنجومەنی پارێزگاکان داواکارم لە ئۆپۆزیسیۆن واز لە ناوزڕاندنی یەکتر بهێنن. بەرەزان دیارە لەم هەفتەیەدا چەندین تەوەری سیاسی و تەوەری ئابووریش تەرخان کرابوون کە وەک ئاماژەمە پێدا کەسانێک کە دەرفەت نەبوو بێت قسەی لەسەرکەن یاخود پەیوەندەکانیان وەرنەگیرابێت ئەمڕۆ دەتوانن قسەی لەسەرکەن و دەتوانین هەروەها بیرخستنەوەیەک بۆ ئەو تەوەرانەی کە لە هەفتەی پێشوودا گرنگ بوون و لەم بەرنامەدا باسکران. هەروەها هەندێک کەس کە گلەی ئەوە دەکەن کە زۆر جار پەیوەندەکانمان بە شێوەیەکن کە ئەو کاتەی کە دیاری کراوە یاخود ئەو چرکەیە کە یەخولەکە بۆ قسەکردنی هەر کەسێک ئێمە ڕێزمان لە قسەکانی ئێوە گرتووە هیوادارین ئەمە نەبێتە هۆی ئەوەی تێگەیشتنێکە بێت لەوەی ئێمە قسەکانتان پێ ئەبڕین بەڵکو تەنانەت لەگەڵ ئەوەشدا هەندێک جا پرسیارمان کردووە کاتەکەمان زیاد کردووە بۆیە مەبەست تەنها لەمە ئەوەیە کە بە یەکسانی هەموو کەسێک بتوانێت بە کورتترین کات قسەکانی خۆی بکات پێم وابێ یەخولێک زۆر باشە بۆ کەسێکە بێ پەیامێکی خۆی بگەێنێ لەگەڵ ئەوەشدا هەندێک کەس کە داوایان کردووە کە دەرفەتی زیاتر یاخود کاتی زیاتریان بدەینە یان چیرۆکێکی هەبێت یان حاڵەتێک کە بێوێ باسیکە ئەگە قسەکانی تەواو نەکرد بێ ئێمە کاتی زیاترمان پێداوە. بەڵێ بەرەزان لە خزمەتی بۆچوونەکانی ئێوەداین یەکەم پەیوەندیمان علی لە سلێمانیەوە یەکەم پەیوەندیمانە فەرموو کاک علی. زۆر سپاس دەکەین کاک علی هەموو کاتێک باش. تەورێک قسە بکەم مەسئولینی ئێمە لە سەر تەلەڤیزیۆن باس کەرکووکەکەن. بەڵێ. نسبەت کەرکووکەوە نازانم چیان بۆ کردووە غەیری ململانەیەکی قورس و من بەرە خەڵکی کەرکووک ژمازای سلێمانی وەختام خەڵکی کەرکووکم ململانەیەکی قورس لە کەرکووکە دروست بووە. من داوایان لە یەکەم زان تا ئێستا چیان بۆ کەرکووک کردووە و چیان گەڕانە زۆر لە کەرکووک بە تایبەتی پارتی کە داوا ئەگاڵێ من وام بۆ کەرکووک کردووە من لە بیرم هەیە دەچی لەو ململانەی پارتی لە کەرکووکە هەیە تا ئێستا جێ بەخەڵ مسخالە زەڕەیە بەوەی من بینیمە لە کەرکووکە هیچی بۆ کەرکووک نەکردووە پارتی. هیوادارم ئەم ململانەیە قورسای بینی خۆیان تۆزێک کەم کەنەوە شت بۆ کەرکووک بکەن. بەڕاستی کەرکووکیان بە تایبەتی زۆر ناڕازین با پێوە بڵێم. من داوا لە هەموو کوردەکەم و داوا لە هەموو کەرکووکیان بە تایبەتی ئەگەر بەتەمای پارتی بنشتیان بۆ بکە باوەڕ بکە یەکشت ناگرێت تا سوڵتە بەدەست پارتی. سپاس بۆ کاک علی لە سلێمانی دکتۆر شاکری هەر لە سلێمانی و لەگەڵماندایە سڵاو لێبێ دکتۆر شاکری فەرموو. ئەم کاتە باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش فەرموو. بە میدیای نیشتمان بکەین بە هێز و توانای ئینتیمای خەبات ئامانجی هاوباش بۆ سەعادەتی نیشتمان و عزەتی خەڵق و سامانی نیشتمان بۆ بەختەوەری هەمووان نخبەی مادی نخبەی فکری و ڕۆحی و معنەوی نییە نخبەی ڕابردوو نخبەی ئەم قۆناغە نییە ئینتیمای خەبات دڵسۆزی بۆ گەنجەکان و بۆ خوێندکاران
دڵسۆزی بۆ خەڵقانی زەحمەتکێش و تێکۆشار لە شار و گوند و گەڕەکەکان لە کێڵگە و بازاڕ و عیبادەتگاکان خەباتی هەڵباش بۆ سەعادەتی هەمووان دانکۆ و پەروەردە و ڕەوشەنبیری بکەین بەسەر چاوەی شەرقناسی و غەربناسی و خەلاقیەتەکان قەرەبووی بەفی ڕۆچوونەکان نیشتمان بەرینە ئەو سپاس بۆ دکتۆر شاکری لە سلێمانیەوە لە هەولێرەوە کاک هیوا لەگەڵماندایە فەرموو کاک هیوا. باشی کاکەجان زۆر سپاس دەکەین کاک هیوا. کاکەجان ئەو برادەرێک کە لە سلێمانی قسەی کرد بەڵێ کاک هیوا. کاکە ئەو هەر کەسێکە دەستێت تەلەڤیزیۆنی بۆ باسی پارتی دەکاتن دەرێ پارتی ئەوها بۆ هاتچوو ئەوە هەموو کەسێک دەزانیتن پارتی کۆ لە کوردستان ئەوەی کە دەرێ پارتی تەزویر دەکات حەز دەکات شکست دەینێتن لە دەنگدانەکان لە هەموو شتەکان ئەوە بزانە ئینتیخابی دوونێ پێ لە ئیتونێ پارتی چاردە کوچینە لە ئەنجومەنی پارێگەشتێمە یەکێتی دوی هینایە حزبەکان هیچیان نەهینەیە ئەوە زۆر عیبە لە بە هەموو حزبەکان کە دیعای بۆ ئەوەکانی خۆیان دەکەن. سپاس بۆ کاک هیوا لە هەولێرەوە دیارە پەیوەندەکەی پشڕا. ئارام لە زاخۆوە فەرموو کاک ئارام. الو چاوانی باشیم زۆر سپاس دەکەین کاک ئارام. برا نسبت علی عونی بە ئەندام سەکرداتی پاردی دی ڕوودا گوتی گۆڕانی و یەکگرتو گوتی ئەمە تەزویر کن ئەف چەندە چێنەبی ئەف چەندەجی چ ڕاستی بوونینە و جارێکە بۆ دینان ڕێک پارتی نای دەکەن تەزویر نەکەن ساڵ 1992 تا نۆکە هەڵبژاردنی هاتین هەمی دەمە پارتی تەزویر ئەکەی لە ساڵات یەکگرتو و گۆڕان ڕێنادا گەلێک عیجز بین و پەیوەندی بە هەولێر و هەمی جێندی کرد و حەکیم بەرپرس چنا پارتی دۆ کە هات و گوتی ئەم دێ شریکاتی کن باشە ما تیارە دێ شریکاتی کن چه لێ گۆڕان یەکگرتو قەبیل نەبی و گەلێک عیجز بین ئەو چەندە نەش ڕاوشتی گۆڕانی یەکگرتووە هەمی کەس لە زاخۆژی ڕاستە دژبەری هەمی دەزانن ڕۆژێکی تا دو ڕۆژە چێنابێت ڕێکلاس بکەیت باشە دەمی هەڵبژاردنەوە هەر توی دەمی خەڵکە سرە دەبی چون بۆ هەڵبژاردنە دەنگی خۆ بدەن ڕقم شەشی باشە هەمی بووی دێوەکەنە بووی دێوەکە بجای باوەدیم بەرپرسێکە حکومی هاتەوێری گوتی ڕێکی خەڵکی بدەن خەڵک دەنگی خۆ ئەوەدی هەڵبژار ڕێکلامە بکەن بۆ ڕقم شەش باشە هەمیداش بە دو ڕۆژە و وەک دیجی ناوی حکومەتی ناودی سەردانی بکردم ناوی سەرکردایەکی ئەوانوەکی. سپاس بۆ کاک ئارام. زارا لە سلێمانیەوە سڵاو لێ بێ فەرموو. زارا لە سڵاو لێ بێ زارا خان فەرموو بەڵێ گوێمان لێتە. خۆشبەینەوەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو. من بەنسبەت هەوەری ئەمڕۆکە کە کراوەیە بەڵێ من وەکو کچێک کە خۆم بە بەداخەوە پەیوەندێکی زارەخان لە سلێمانی بچڕا هیواداری بتوانێت پەیوەندی کاتەوە لە هەریرەوە کاک سامان لەگەڵماندا فەرموو کاک سامان. ئەم کاتت باش بەڕێزم. هەموو کاتێکت باش کاک سامان. باشی گیانی من. زۆر سپاس دەکەین فەرموو کاک سامان. برام بەس سەرنجێکم هەیە داواکاریەکم لێتان هەیە. فەرموو کاک سامان. ئەمە هات سەر ستودیۆ داوای یعنی دیفاع لە پارتی دەکە نازانم ئێوە پەیوەندیتانە پەشرێنن. بەو شێوەیە نییە کاک سامان. کاکیوار سەر تەلەفۆنی کرد و داوای جوابی کاکالیدا یەکسەر پەیوەندێکی پشرا نازانم مەسەلە چییە. کاک سامان کاگیوا لە هەولێرەوە هیوادارم توانێت پەیوەندی کاتەوە بۆ قسەکانی خۆی بکە بەڵام پەیوەندێکی خۆی بچرا ئێمە نەمام شراندووە بەڵام ئەگەر هاتوو کەسێک قسەیەکی کە ڕەنگە نەشیاو بێ بۆ بەرنامەکە قسەکە جوان نەبێ ئێمە بێگومان خۆمان دەبچێنەوە بێگومان وایە. لە دومایکی پێم خۆشم شتە بڵێم پارتی بووە بناخەی کوردستان لە هەموو مێژووەکی تاریخی کوردستاندا. بەڵێ. مامۆستا میران لە سلێمانیەوە لەگەڵماندایە فەرموو مامۆستا میران. صح فرمو بیتکار یەکەم ئەو یەخولەکە بە پڕ پێستی خۆی بیبەخشی بە من زۆر مەمنونم. فەرموو مامۆستا قسەکان تاوانەکەی لە خزمەتیان فەرموو. بەسەر چاو
یەک لەو تەوەرانەی کە زۆ گرنگە زۆ مرۆیە هەتا ئێستا کەسم نەبینێ و لەم هەموو کوردستانی گوێباتێ لە ساڵی 2008ەوە ئەرزیان ڕاگرتووە نایان بە بەنی بەشەر ئللا بە عەبد و دۆستەکان و بە دەنگدەرانی خوا نەبێ عیبە خەڵکی سلێمانی بەبێ ئەوەی کە واستەی کردبێت ڕۆژە لە ڕۆژانەیە خەڵکی کاکوکە خەڵکە ولێر 10 ساڵ خزمەتی ئەم حکوومەتی کردبێ عەرزیە وەرگرتووە لە سەردەمی سەدام حوسێن ئەمە تەوەرێک بادی بەخشن هەرچی خەڵکێ ناتوانێت نەبێتە صاحب شوقە نەبێتە صاحب عەرزە تکالێکمەوە بڕیاری چێ بووە ئێوە ڕێگانکارن توان داکۆکی بکەن لە مافی ئەو هەموو گەنجێ کە شێت بوو بەدەست نەبوونی عەرزە ئەمە یەک دوو هەرچی کوردستان هەیە بوو بە خوێندنی ئەهلی زانکۆی ئەهلی ئەمریکی زانکۆی فڕەنسی قوتابخانی شوێفاتی بریتانی قوتابخانی تورکی قوتابخانی نەمساوی بابا عیبە وەڵای حکومات جۆ لێ بە ئێحتمام بە قوتابخانەکانی خۆت بەعسە بکە بۆ مامۆستایانی سەرەتایی و ناوەندەکان بیان بۆ بە دەروی وڵات بیان هێنەرەوە بە ئاکادمیانە ئێحتمام بە قوتابخانەکانی خۆ زۆر لەوە باشترە هەرچی مناڵی ئەنداپەرلەمان و هەرچی مناڵی زەرەنگەر و هەرچی مناڵی فەرمانبەرە لێپرسراوەکان هەیە ئەوە نەتوان بچنە قوتابخانە حکوومیەکان قوتابخانە ئەهلیەکان نەک مناڵی من و مناڵی جوتیار و مناڵی فەرمانبەر زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کەیوان کەریم حەمەد نووسیویەتی پیرۆزبایی گەرم لە هەموو کوردێک دەکەم بە بۆنەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای مووسڵ بە تایبەتی کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان ئەحمەد لە کەرکووکەوە فەرموو کاک ئەحمەد. خاصەت باش کاک شوان زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو. ئیشی دەستگای ڕاگەاندن ئەوەیە کە هەموو شتێک ئاشکرا کام بۆ خەڵکی ناوە جیهاندا یامەش وەکو پرسیارێک وەکو کەناڵی نالیا کە کەناڵێکی سەر بەخۆی و وێلایەنە باش ئێمە هەرە بیسین اتفاقی استراتیژی اتفاقی استراتیژی چیە؟ اتفاقی استراتیژی دابشکردنی پارە و سامانی کوردستانە دروستکردنی دیکتاتۆر بەداخە پەیوەندەکەی کاک ئەحمەد بچرا ئاکام لە سلێمانیەوە فەرموو کاک ئاکام. ئەو کارە باش کاک شوان زۆر سپاس دەکەین کاک ئاکام. خوارێک باسی سپاس دەکەین فەرموو کاک ئاکام. خۆش بەرەمەکە دەکەم. زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ. کاک شوان ساکمەیە بەڵێ خۆ بە فارسی پێم برێ ئەنگۆ ئێوە سەر بە ئۆپۆزیسیۆنن ئەنگۆ یان یەکێتی کاک ئاکام زیاتر لە دەجار ئەگە بڵێن دەیان جار ئێمە ئەم وڵاممان داوەتەوە کە ئێمە سەر بە هیچ لایەنێک نین سەر بەخۆیانە کار دەکەین و گواستنەوەی هەواڵێک وەکو خۆی نابێتە ئەوەی کە ئێوە گومان لەو بکەن کە ئەم کەناڵە یاخود ئەم هەواڵە لە خزمەتی کەسێکدایە. بەس باسی کاکشیان بۆ ئەنگۆ ئەندە زەمی پارتی حەز دەکەن زەمی پارتی بکەن بەڵێ کاک ئاکام ببرە کاک ئاکام دیارە پێش ئەوەی جەنابەت پەیوەندی بکەی کۆمنتێک لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پیرۆزبایی لە پارتی دیموکراتی کوردستان کردبوو لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی مۆسڵ ئێمە وەکو خۆی خوێنمانەوە کاتی زیاتر دەدەینێت کاک ئاکام پێت وایە گواستنەوەی هەواڵێک و خۆی بۆ دەبێت ئەمە بە شێوەیەک سیر بکرێکە چەند ڕۆژێک پێش ئێستا کەسێک بە ڕێزێک پەیوەندی کرد دەڵێت ئێوە محارەبەی دۆخی ئێستا هەرێمی کوردستانەکەم. کاکەکەم بە پێدرێن بەخوای تا ئێستا هەموو هەواڵەکان ینی لە هەموو کەناڵەکانی کوردی تەنها بەنجوو لە کەناری ئێناسی ڕادەگرم تەنها بەس بۆ ئەوەی ئێخبارەکان یان دەنگوباسەکان زۆر پێم خۆشە بەڕاستی دەگوێنزیەوە بەس لە بەرنامەی ئەوە ڕاستەوخۆ زۆر دادەبەزێ سەر پارتی شتێکت ببرێت دنیسانی پیرە بە هەموو هێزەکانیەوە بە دۆشکە و پێکێسی و بە کامراسەوە چۆ بۆ لای گەرمیان لە نازانم ئەخۆت ئەنگۆت لای معلوماتە لەسەرەبێ حتا مەسلەتی 23 پێی گوتبوو ئێوە هاتونە مەغمور داجی بکەن هاتونە هەڵبژاردن بکەن ئەجلۆ دەرێن پارتی تەزیری دەکا ئاگە پارتی تەزیر سپاس بۆ کاک ئاکام لە سلێمانی مەزن لە هەولێرە لەگەڵماندایە. هەلۆ فەرموو کاک مەزن. هەلوچۆنی باشی زۆر سپاس دەکەین کاک مەزن. دەستخۆشی بەرنامە لێ دەکەم. سپاس دەکەین کاک مەزن فەرموو. بەوەی کە دوێنێ لە شارۆچکەی مەغموورێ هەڵبژاردن کرا پارتی ئەڵانەوەی کە دەنجێکی زۆری هەیە بەڵام هەمووی بە تەزویر بوون یعنی نەک برێ هەمووی بەس نیوەی زیاتری بە تەزویر هینای
او جلسه ويسأل مثلا اول فيش او دك باينه كوميسيون لدست اخوتي سيكالا دكي سيكالا كان ناخوا انا هو داني وكو صدام حسيني هتا باينه لسه تخدمت زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاک مەزن لە هەولێر باخەوان لە سلێمانیەوە. بەڵێ کاکشان ئەو کاتە باش. زۆر سپاس کاک باخەوان فەرموو. وەڵام من پێم خۆش بوو لەسەر ئەو پەرلەمانە دیوەخانی ئاغایە قسە بکەم بەڕاستی کە لە کوردستانە هەیە ئەگە قسەکان با هیچ ناوێک بەکار نێنێت کە کاک باخەوان بۆ هیچ لایەنێک بۆ ئەوەی نەبێتە هۆی ئەوەی کە هەندێک کەس پێ ناخۆش بێ فەرموو کاک باخەوان. بەڵێ پەرلەمانێک ڕێزمان هەیە بۆ هەموو دەستگایەک و هەموو لایەنێک. بەڵێ پەرلەمانێک لە هەرێمی کوردستانە هەیە کە بەڕاستی پێمە بۆ بە تێگای با بڵێن بۆ جێگایەکی ململانەی حزبی زۆر بەڕاستی تۆ وەرە سیر کە مەسەڵەن کە بڕیارێک لەو پەرلەمانە دەرەچێت تۆ سیرەکە گە لە بەرژەوەندی دەسەڵات بۆ بەیانی ئەخرێتە جێبەجێکردنەوە بەڵام ئەگەر لە بەرژەوەندی دەسەڵات نەبێت تۆ وەرە سیر کە ینی کەسە داچش ناکە بڕیارە حەز خاڵەکە کە دەرچووە لە پەرلەمانی حەوتەی شوبات کە باس لە خۆپیشاندانی حەوتەی شوباتەکە بۆی مافەکانی ئەو هەموو خەڵکە بێتە دی ئەو بڕیارە ون بوو ئەمە دوو کاتێک هەندێک ئەخێت دەرگیان لەسەر لە هیچ شوێیەکی دنیا ئەوەی ناوبڕێک جوان بوو. زۆر سپاس دەکەین. والله من هەڵبژارنەوە وێندە فەرموو بەڵێ. دەزانن سەڵات بەڕاستی پارتی کرێت قەیبی توێن چیان هەیە چۆن زانیاریان هەیە نەزان پارە دەبن بۆ خەڵک بۆ حکان و بۆ ڕیشتبیەکان دەنگمان بۆ بەڕاستی ئەوەش ناکرێت هەیە ئێستا دەرم پێشێک دێنا پارەی وەرگرتووە دەدا و دەنگیش بۆ گرتوو دەداش بۆ بەس کاک جوان کاتی زیاتر بۆ دەرەخسێنین بۆ وەڵامدانەوە ئەم لە دوێنێەوە لە هەڵبژارنەکانی ئەنجومەنی پارتیەکان لە بەتایبەت لە نەیرە ئەم دەنگۆی نەیخێتەوە پێ دەبێت ئەمە ڕوتیان بۆ تەنانەت بۆ دەنگدەرانی تاکاریە کراوە یان نا تا ئێستا لە گرژی پێ یارە ئەو خۆت ئەو بوو دێنێ لەوان دەنگرانی هەندێک لە کان وەکو ناخرێت سەدا وەستەکان بۆ هاڵاتیان دەربخات. والله بۆ خۆتان باش دەزانن قسەی و یەکگرتوو بەرەوەوان دەسەڵات دەستدان ئاسایشی هەوڵ پارتیایی تەوەیە ئەو هەموو پارە من بۆ مانجی نۆ باشێک دێک تیژ پارەم بردو زیاتر هاوسیار هەیە پارەی دێ و با دەنگمان کاک ڕێزان بەدرخان لە سڵاو لەبێ زۆر کاک بەدەنگی فەرموو کاک بەدرخان فەرموو بەڵێ الو بەڵێ کاک بەدرخان گوێمان لێتە کە کەسکەی سپاس بەدرخان گاش ممنونم گاش بەڵێ سەر مەسەلە کارێک خەرێک گۆرەوان ئەبێژ هیچ حتا کە بەردلەوەنی خۆدێ هەروێک هەر پارتی و مەزانیار پشتەوە و ئەس بێ ڕۆژی ئەس خەڵکی ماشي حكي أشارك في مدير بونا إنه بونا بوس
سپاس بۆ پەیوەندەکەت ئاسۆ لە کۆر ئاسۆ زۆر تاوای کارمەندانتان زۆر سپاس دەکەم ئەم دوو حیزبە لە دەسات هیچ زۆر بەدی ناکەم لە شار گەورە بوو خەباتان کرد دەجوورێنەوە باشترین بەرگەز بۆ قسەکان شوبات بوو چون عەقڵیەت لەوکی هەرێکە کوردستان لە ڤیدیۆ میسۆتون و جیاوازە من نازانم لە چیدا جیاوازە گەندەڕێکی زۆر هەیە یاری گەیشتە لووتکە ڕۆژ دەکوشتێ لەسەر کەس بری بۆ خۆش نییە چونکە ژیان بۆ کوڕ و کوچە نیە بۆ دەوڵەت سوورەکان ئەوانەیە داهاتێم هەرێ من نازانم چۆن هەمووە خێدن لە کاتی هەڵبژاردنەکان دوای هەموو لەبیر دەکات دەستمانەوە لەوە هەیە لە کوردستان ئەوانە بارد نەبن بە ئاسانی دەستەکات وەکو قەزاکی بن کاک ئاسۆ لە کۆیەوە عەلی لە سەی سادقەوە فەرموو باش کاشوان بژنیارێکمە ڕەحمە نەبێت لەو لایەنانەی کە هەیە لە هەڵبژاردنەی مەنتیقەی مووسڵ بڵێن یەتینی کوردستان و نوێی قورئان ئەگەر بەڵگەی مەلموسیان هەیە و ئەوانە لێکراوە لە ئیعلامەکان نەڕوو ئەگەر نیشە قەیچ ئێمە ئەمجار خۆ زۆر ئاسایی ئەوە باشترە لەوەی مێنێتەوە نەمانتوانێت دەنگی هێناوە ئەگەر پارتی تەزیین کردووە بەڵگەکانە و کردوێتی ئەگەر نێشی کردووە ئەوە بڵێن باش دوو یەکداوام لە جەناتان هەیە بڵێن دەنگەکان بەرە ستانیانە پارتنەوەی گۆڕانەوەی خەنە ڕوو زۆر مەمنونتانین سپاسانەکەین بۆ کاک عەلی لە سەی سادقەوە دژوار لەگەڵماندایە سەیدا مەرحەبا حەبا باو زۆر سپاس دەکەین باوکی دژوار فەرموو کریە باوکی دژوار بەڵێ سەیدای مەڵاڕەشی بۆچی نازانیتەوە تۆ دوێژی کە مەڵای مەکتەبەوەی هەڵبگرتن یا حەج و عومرێ و سەیداکە دەبێ بحەس بێژنێ مەڵاحسان بخوارەی ها مونیکا کاپشەش لە سەرەدانێ چوجێ مەڕەشی یعنی بۆ پارەی کوردستانی خێرێ کوفرە هەلپیشوی مەڵای بێژێ بکەن ها ئەوە ئێک بێژی بە سەیدا مەڵا سەرجی کەس جمعەیە خوالیە ها ناکەم شەر ناشەوێنێ نوێژێ ها ئەوە خێر بۆ بەڵێ سپاس باوکی دژوار لە دهۆکەوە کاری لە سلێمانیەوە لەگەڵماندایە سڵاو لێ بێ فەرموو ئەم کاتە باش کاشوان زۆر سپاس دەکەین باشی برا بڕۆزەکەم زۆر سپاس دەکەین باوکی کاشوان بە نسبەتی تەوەرانەوە حەقا ئینسانی پسپۆڕ و شارە لەوە ئەم شتانە جوابی ئەم شتانە بن من بە ڕەئی خۆم ئەڵێ مەسە بۆ نمونە کراوە ئەم هەڵبژاردنە باشە ئایا ئەمە لەبەر چیە ئەگەر ئێمە دەستخینە ئەم پارتی تاوان یاخود گێتی گۆڕوان یاخودەوە ئیستیفادەکەی بۆ چیە ئێمە باشە لەگەڵ دوو خۆش بەرپرس بین یعنی بەڕاستاڵێکی بەم شێوەیەوە کەناڵ ئێمە بۆ یعنی ماڵی ڕێک دەخێت لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بەرامبەری حیزبەکانی خۆمان بەرامبەری کوردستانیەکانی خۆمان ئێمە بۆ یعنی بۆ ڕژێمی بە ئاسمانە بیر بچێتەوە یعنی ئێستا گەریمە کورسیمان زۆر بێ لە چێ زەرەر ئەکات چێتەوە یعنی کێشەکەی لە چیادێت زەید بێت بێت کورد بێت من ئەمەم ئەوێ بەڵێ باوکی کارین ئەگەر بێنیتەوە بۆی پرسیار و من پێم خۆشە قسەکان بۆ ئەوەی شتێک باسکەین لێرەمەوە لەبەرەوەی ڕۆژانە باوەڕ ئەەکەی زۆر تەحەڵاتێکمان هەیە بە قسەکردنمانەوە لە پرسیاردا لە ئێوە لە تێبینی لەسەر قسەیەکی ئێوە لەبەر ئەوەی مەکەی ئێمە لەم پەیامی ڕازگۆیی و پەیامێکی سربەخۆیە و پەیامێکە بێلایەن کارەکانماندا و لە گواستنەوەی قسەکانی ئێوە بۆیە ناچارم کە
زۆر جا قسەیە بکەم کە ترسێکم هەبێت لەوەی کە کەسێک تێبگە ئەمە دژی لایەنێکە یاخود لایەنێکە. بۆیە کاک باوکارین ئێمە ئەو پرسیارە دەکەین پێت وایە ئاوا ئەو پرسیارشن لە بەڕێزێکی تر کرد کێشێکی ئەوە کە ئێمە لەم بەرنامێدا کەسانێک پەیوەندیکەن وە تۆ ڕاستی لە دیارە مەبەستم پارتی دیموکراتی کوردستانە لە هەڵبژاردنەکانی دوێنێدا ئەم بابەت زۆر گەرمە لە ناوەندەکانی ڕاگەیاندندا نووسەر و ڕۆژنامەنووس و وڵاتیانی ئاسایی قسەی لەسەر دەکەن کە ساختەکاری کراوە بۆ ئێمە تا ئێستا دەوڵەت حکومەتدارەکان نەیانتوانی ڕاستیەکان خۆیان پێمان بڵێن بۆ ئەوەی تۆمەتەکان بە تۆمەت وە بستی ئەگەر ڕاست بێتیش نەبن بتوانین ڕاستیەکان وەکو خۆی باسکەین. کاکشوان ڕێگەم پێی ئیجازە بکەمەوە. فەرموو باوکی کارین ئێمە سپاس دەکەین کە لەگەڵمان بووی و قسەکانتم پێ باش بوو ئەوەی بتوانین ئەم بابەتە بە جۆرێ باسیکەین کە لە هەموواندا بێت وانە بێت کە دژایەتی کەسێ بکەن. فەرموو بەڵێ. زۆر سپاس. کاکشوان جان باشە ئێمە ئەم بوارانە حیزبیە یاخود کارێکی بۆ نمونە باش ئەمە دەستێوەردانی ڕۆژنامەنووسی ئەوێت یاخود کۆمسیۆنی باڵا ئایا ئەم سندوقانە من خۆم لە چەندین هەڵبژاردنە بەشداری ئەم دوای داخستێن دوای هەموو لایەنە سیاسیەکان دوای ئەوەی لایەنە سیاسەکان هەمویان بەشدار بوون تا ئایا دوای ئەم شتانە کاتێک پرسیارە لێ یاخود حیزبێک یاخود لایەنێک یاخود جیهەتێک کۆمسیۆن بەربەر پرسیار لە پشتە دوایەوە کۆمسیۆن با ڕێی خۆی دەربڕێ پەلە مەکەن با دوو ڕۆژی بەسەرا بڕوە با ئەعلام بکرێ ئەو کاتە چێ شەکوای هەیە با قەیدی کات بەڵێ سپاس بۆ باوکی کارین لە سلێمانی بەڕێزان ببورن کە لە کاتی ئێوە گری تۆزە قسەتەوەرە گرنگە بکەین کە دیارە لە بەرنامە هەندێک بەڕێز پەیوەندیان کرد باس لەم کێشەیە دەکەن هەندێک تر وەڵامیان دەدەنەوە ئەمە بە زۆرێک ئێمە بابەتەکە بۆ شێوە باز دەکەین کە هەندێک لایەنی پەیوەندیدارسەوە دەکەن بە دەرخەن ئێمە لێرەوە پەیامەکەمان بۆ ئەوانەکە بۆچی دەرفەت بدرێت بە ئێمە و کەسانێک بەڵگەمان هەبێ یاخود ئەگە بەڵگەش بۆچی لایەنە پەیوەندیدارەکان نەیانتوان پێ بڵێن سەبارەت بە کێشەکانی تر دیارە ئەو پێشتر بابەتێک بوو لە چەند ڕۆژی پێشودا باسمان کرد زیادبوونی ژمارەی جوان یاخود دەنگدەرانی پارێزگای دهۆک و هەولێر لێرە تۆمەت کە ئێمە بابەتەکە و ڕژێنی وڵاممان ئەوە بوو کە ئەم بابەتە پرسێکی گرنگە پەیوەستە بە بە ئەنجامەکانی هەڵبژاردنەوە بەڵام تا یەکلا نەبووتەوە ئایا یەکلایکردنەوەی کێشەکان ئەو نەقۆکە لایەنی ئۆپۆزیۆن هەیە لایەنی فەرمانڕەوا هەیە لایەنی پەیوەندیدار هەیە بۆ پرسانراوە کێشەکان بکرێنەوە بۆ ئەوی ئێمە ڕاگەیاندن لەسەر ڕاستیەکان قسە بکەین و هاوڵاتیانیش تێبینەکانیان لەسەر ڕاستیەکان بێوانە بێت کە تەنها تۆمەت بێت و قسەکانی ئێمە نەببێتە تۆمەت وەکو کەناڵی نارتی و نەببێتە بەرگری لەلایەنێک. سپاس بۆ تێبینەکاندان هیوادارین بابەتیانە قسە بکەین لەسەر تەوەرەکە. فاتمە لە سلێمانی وەستاو لێ بێ فاتمە خان فەرموو. سپاس دەکەم ئەم کاتە زۆر سپاسی تۆ بەرنامەکە و کارمەندان هەموویان زۆر سپاس دەکەین فاتمە. بەڕاستی تەوەرەکی جوانە. ڕەئی من ئەم هەڵبژاردنە ئەگەر بێت و لە ڕێی بایعیەوە بێ فۆرمێک یا پێناسەیەک دروست بکرێ چەند عەدەد عایلە هەیە لەو ماڵە ئەمە تەسلیم بکرێ یاخود کاتێک ئەچن بۆ دەنگان ئەگەر هەوی زانیاری جنسیت دەستگەرە هەستێکی بەرن ئەمە لێرە تەسبیرێک ناکرێ بۆ ئەو هەڵبژاردنە. هەڵبژاردن ئەوەیە کە دەنگی هاوڵاتیانی تیا بێ نەک خیانەتی تیا بکرێ. لێرە خیانەت بۆ زیادکردنی دەنگان لێرە خیانەت بۆ حیزبێکە کاو حیزب بەسەر ببێ دەنگی خۆی بەرزکاتوانێ لێرە ئەوێز چانس بێ بەسەر هەموو دەنگەکانیکە بەسەر حیزبەکانیکە یعنی زیاترم دەنگ هێناوە نە ئەگەر لەو کاتە کە تەواو ئەبێ لوجنەیەک تەشکیل بکرێ بۆ ئەو. سپاس بۆ فاتمە خان لە سلێمانی لە دووهۆکەوە لەگەڵماندایە سڵاو لەبێ فەرموو. دڵگەشت لە دووهۆک بەڵە دیارە پەیوەندەکەی ئامادەنیە لە هەولێرەوە ڕووبار لە زۆر سپاس دەکەین ڕووبار خان فەرموو. بەڵێ هەڵبژاردنەکانی دوێنێ بەڵێ هەڵبژاردنەکانی دوێنێ شاری مەخۆی شاری مەخموور داگو ساختەکاری زۆر کراوەتەوە بەڵام من دڵنیاتان دەکەم و ساختەکاری نەکراوە ئەگەر ساختەکاری بکرابایەوە هەروەها کە
چاودێرانی گۆڕانش لەناو ئەنجومەنی ئەوکانی دەنگداندا هەبوو خۆ دەیانتوانی لە کاتی گەوادا هەڵوێستێکیان هەبی بڵێن ڕوبەر خان بڵێ یادتان دەکەم و ساختەکاری نەکراوە ڕوبەر خان ئێمە بەڵێ بەو شێوەیە باسی ئەو بابەتەمان کە ڕوبەر خان کەسانێک دەڵێن کراوەوە لایەنێک تۆمەتبار دەکەن جەنابەت دەڵێی نەکراوە ڕاستیەکان ئاشکران ناکرێن وەکو دەیان بابەتی تر لەم هەرێمەدا کە ڕوویان داوە دەیان ڕووداوی تر دەیان حاڵەتی تر بۆ ڕاستیەکان بۆمان دەرناخن بۆ ئەوەی هەم وەکو ڕاگەیاندن ئێمە کاری لەسەرکەین هەم ئێوەش تێبینەکانتان بە دروستی لەسەری بڵێن کێ دەبێت ڕۆڵە ببینێ لە دەرخستنی ڕاستیەکان بەڵێ کاکسمان ڕاستیەکانی ڕاستیەکان وا دیارە لەبەرچاوی هەموو خەڵکی کوردستانە کەوا پارتی دموکراتی کوردستان پلێ یەکەمی بەدەستێناوە بەڵام هەرچی گۆڕانە چاهەرایەتی بۆ پلێ هەرنایەت کە پارتی کوردستان پارتی دموکراتی کوردستان سادە کوستی هێناوە بەڵێ بەخوای تاوکە گۆڕان هیچ کورسێکیشی بەدەست نێنا هیوادارم بەخوای تاگیەچێت ئەم دارە داوا لە سەرۆک بارزانانی دەکەین کەوا هیچ کورسێک بدات یەکێتی نیشتیمانی کوردستان چکە یەکێتی نیشتیمانی دەرکەوت لەو ماوەیەدا نیشتیمانی هەر بۆیە ئەڵێتن کەوا زاردن بگەڕێتەوە پەرلەمان بۆ ئەگەر حەوزاردن بگەڕێتەوە پەرلەمان کاکسوان بەڵێ ڕوبەر خان سەرۆک بارزانانی دەرنات زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت سعد لە قەسرۆکەوە فەرموو کاک سعد ئەم کاتاو باش هەموو کاتێکت باش کاک سعد دەستخۆشیە بەڕنامەتە بکەم بڕاستی یعنی گەلێک گوتن پارتی نظام بجردن چه ساختەکاری هاتێکردن ئێستا پارتی بدەنگت خۆیە هەندەوە هینای ئێستا بزوسی ناینا هیچ کورسیەک ناینایە يعني افجا دبیجن مانه پارتی تجویل گیری پارتی چه تجویل گیره کاکا با خدا اف اپوزیسیونه يعني بس بتن مشكله بكتن و كيشنا بينا بدا بكتن او بقلب حزب الاقراب يعني بوش حبه حد پارتی دست خوب زیرک یا خوب سرگفتی هم خلقنا همو دنگزن با پارتی و یا کجی لیسا کردستانه يعني لیسا کردستانه هم بيبدن خودن یادجی احزاب کن يعني عمدا دقيقة خوي دوينا بورتي دوازا بورتي إن الأسيجيك أنتي بمنو كهوت يزيدن دوازا بورتي إن أسيجيك يكتير إن غوران وكمالو يكرتو هيش كورسيك ناينا إسا عالم همو تيجاش عالم همو هزر دكان كأوبوزيسيون هيش أوبوزيسيون وانا كتن بكردنا خالد دنك سار بسود إنجاز توات بنادا صلاة يعني الفرق ما جربوك أوبوزيسيون تجي من باز بو كاك سعد أحمد بازيانة وفرمو كاك أحمد كاك سپاس دەکەم کاک ئەحمەد باش بەرەزیان سپاس کاک ئەحمەد بەڵێ فەرموو بەڕێزی وەڵی یەک ڕوکنە لەسەر قسەکانی ئەو ڕووبارە تەشکیل ناکەم لە سەرۆک بەرزانی دەکەم دا بە یەشێتی کاکە ئێمە بە یەشێتی بە هێنارێت حەقی خۆی هێناوێتی کەس خێری پێ نەکردە دەنگا وازەح ئەوەی پەرلەمانی کە یەشێتی چەندیە ناو گۆڕان چەندیە ناو پارتی چەندیە ناو پێویست ناکە جاری پارتی ئەو قسەیە دووبارە لێ ئەوە ئەگەر بێت و یەشێتی نەبووە بە ڕێزمام جەلال نەبووە کاک مەسعود سەرۆکی هەرێمی بەخۆیەوە نێبێت لەبەرەوەی دکتۆر کەمال میراودەری ئەزاد زۆر سپاس بۆ توش سپاس بۆ کاک ئەحمەد لە بازیانەوە بەڕێزم ڕاستی قسەکردنەکان بە شێوەیەک نەبن کە تەنها لەسەر یەکتەوەر ئەو بەڕێزانەی کە بابەتیان هەیە دەتوان قسەی لەسەر کەم پەیامیان هەیە داواکاریان هەیە بۆ ئەوەی زیاتر کاتەکە نەبێ بۆ تەنها یەک بنار مادیح نووسیوێتی داواکارم لە وەزارەتی پەروەردە خانێک لە دەرچوان بخۆن کە هەمووی بێکار لە ماڵەوە تووشی نەخۆشی دەرونی بوون دیارە لە دەربەندیخانەوە بنار مادیح ئەم تێبینەی نردووە کاردۆ لە سلێمانی وەسڵاو لە بێ کاک کاردۆ فەرموو باشی کاک شوان زۆر سپاس دەکەین کاک کاردۆ دەستباشی تەوەرەکەت لێگەم زۆر سپاس دەکەم فەرموو کاک کاردۆ دەمەوێت لەسەر دەستور قسە بکەم فەرموو کاک کاردۆ بەڵام من هیوادارم دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمان لەوێ دەنگی لەسەر دریا بەڵێ لەوێ دەنگی لەسەر بدێت چونکە دڵنیام ئەگەر بگەڕێتەوە بۆ ناو خەڵکی دەنگی لەسەر بە ئەوە کۆڵبژاردنەکانی دوێنێ ئەنجامەکەی بێت چونکە بینیمان پارتی تەزویراتێکی زۆری کرد ئەگەر بێت و دەستور بگەڕێتەوە بۆ ناو خەڵکی دەنگی لەسەر بە ئەوە دڵنیام بەستودی پارتی کۆداییە دەستخۆشی بەرنامەگەورێکم و زۆر سپاس سپاس بۆ کاک کاردۆ لە سلێمانی بەڕێزان هیوادارین تۆبەت نەبەخشینەوە بۆ هیچ لایەنێک سەبارەت بە هەر بابەتێک
وەک ئەو قسانی کە پێشتر کردمان بۆەوەی کاتی ئێوەش نەگرین و دووبارەی نەکەینەوە قسەکان. سیروان لە کلکەسماقەوە فەرموو کاک سیروان. کاتە باس کاکێشوان زۆر سپاس دەکەین کاک سیروان. دەستخۆشەوەرەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. فەرموو کاک سیروان بەڵێ. سەرەتا پیرۆزبایی لە کاندەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکەم لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەستم بەڕاستی سەرکەوتنێکی گەورەیان بەدەستێنا بۆ دۆست و دوژمن سلمانیان پارتی کە حیزبی قایدەوە هەر دەبێ بە قایدی ژمێتە ئەوەی کە بڕابکە کاکشوان دەڵەت تەزوی کرا قسیمەکە کاکشوان کار لێ دەکەم. بەڵێ فەرموو کاک سیروان. زۆر دا من سێ ڕۆژە کاکشوان تەلەفۆنەکەم ئەوڕۆ سێ جارم لێدا خەڵک دەڵەت تەزوی کراوە پارتی هەتا ئەگەر ڕاست دەکەم با خۆت لەسەر سندوقان با ئەو کەسانی کە وا دەڵێن هەر کەسێکە بۆ چێ تەزویریان نەگرت کە دەدۆڕێن دەڵێن تەزویریان کردو ئەملاولا کاتی جانشتی وانێ پارتی بە هەموو عالم ڕاگەنێت چەند دەمێکە دەڵە پارتی دەڵە کاکە ئێمە دەنگ دێنین هەموو خەڵک متوانەی بە پارتیە بەڵام خەڵکێکە کە دەدۆڕێ هاواری دیاڵە سەدا بکەم دووبارە پیرۆزبایی لە هەموو ئەندامانی پارتیەکەم دەسەرک بەرزانی ژەک. سپاس بۆ کاک سیروان. ئاکۆ لە چەمچەماڵەوە فەرموو کاک ئاکۆ. ئەم کاتە باش. تێکت باش کاک ئاکۆ. پێش دەمە سەر تەوەرە دەمە سەر ئەو قسانەی کە من ئەمەوێ بیکەم ڕخنەیەکی زۆرم هەیە لە بەڕێستان لەبەر ئەوەی کە یەکێ لە بەرژەوەندی قسە بکە ئێوە زوو بە زوو پەیوەندیەکەی ئەبڕن و ئەڵەم داوای لێبوردن نەکەین لە کاک ئاکۆ هەر پێش بەڕێزت کاک سیروان لە کلکەسماقەوە تەنانەت پیرۆزبایی کرد ڕێگەمان پێدا قسەی خۆی بکە. جا بەڕێزم تۆ گە تۆ ئەگەر ڕێ بە قسەکانی من بڕێ من کاتم بەدەست تۆ نێمە دەقێتم بەدەستەوێت تۆ ڕێ بە قسەکانم بڕێ معنای من ناتوانم قسەکەم بکەم. فەرموو کاتی زیاتر دەدەنێت کە کاتی زیاتر بدەن بە کاک ئاکۆ بۆ ئەوەی قسەکانی خۆی بکە پێش کاک ئاکۆ بەڕێز کاک سیروان لە کلکەسماقەوە قسەی کرد و پیرۆزبایی لە پارتی دیموکراتی کوردستان کە ڕێگەمان پێدا قسەی خۆی بکە. کاک ئاکۆ ناکرێت من هەموو پەیوەندیەکە و نمونە بهێنمەوە بیکەم بە بەڵگا. نەک هەر کاک سیروان چەند کەسێکی تریش پیرۆزباییان کرد لە پارتی دیموکراتی کوردستان و قسەیان لەسەر ئەو تۆمەتە کرد کە ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان دەکرێت. جەنابەت ئێستا کاتت هەیە زیاتر لە یەک خۆ قسە بکەی فەرموو کاک ئاکۆ. هەر لە ئەوڵی بەڵگەی من هەر لە ئەوڵی بەرنامەکە برادری هەولێر و تەلەفۆنی کرد لە بەرژەوەندی پارتیا قسەی ڕخنەی لە بزنەوەی گۆڕانە کردی ئەو پەیوەندیەکەتان بەڕێ وتان داوای لێبوردنەکەی پەیوەندیەکەی بەڕێیان جا من ئەمە بێمە سەر مەسەڵەی ئەمەی بەس بێمە سەر تەوەرەکەم. بەڵێ بارحاڵ من ئێوە بە من تێ ناگەێنرێن هەتا بەیانی بۆتان باسکەم و بەڵامتر پەیوەندیەکان مەبڕێت ئێوە هەر ئێبڕن لەبەرەوەی لە پشتی بزوتنەوەی گۆڕانەوە ئێوە ئەم قسانە ئاگەن ئەم کورسیانی کە بەدەستی هێناوە کە پارتی بەدەست هێناوە بە حەقی خۆی هێناسی من هیوادارم بە نەسرا مستەفا و کاتی کە ئەو قسانەیە کرد ئەوی ئەگەر بێت و مادەی 140 جێبەجێ بکرێت کە ڕووگەڕێتەوە سەر کوردستان پارتی ئەتوەڕێت ئەمە ئەو قسانەی ئیسپاتی کرد کە ئیسا لە مووسڵ زۆرینەی زۆری خەڵکی ئەو کوردانی کەوا لە مووسڵ هەمویان تارتین ئەگەر بێت و مادەی 140 جێبەجێ بکرێت و کوردستان ناوچە جەناوەکان بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان پارتی زیاتر قانجاز ئەکات و ئۆبسەن زیاتر زەرمەندە ئێجا کە خۆی بەدا ئەگەر بێت و من هیوادارم نەوشڵا مستەفا بەخۆیان بچێتەوە قسانەکە هیوادارم لەبەر سەرکردەیەکی کووردا با کاتی زیاتر بدەین بە کاک ئاکۆ بۆی قسە بۆی چارەسەری بکەن بچونکە مێشکی نەخۆشەوە برادەرە هیوادارم زوو چارەسەری بکەن. بەڵێ کاک ئاکۆ. سپاس بۆ کاک ئاکۆ لە چەمچەماڵەوە. ئەحمەد لە کەرکووکەوە فەرموو کاک ئەحمەد. ئەم کاتت باش کاک شوان. زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد. تەلەفۆنەکەم پشترا وەڵەو نامێ بچمەوە سەر ئەو مەوزوعی ئینامەیە باسی ئەم انتخاباتی تەزویرە بکە باسەکەن. تەزویر ئێمە ئەگەر سەیری هەر حیزبێ بکەین دەبێت سەیری ڕابردوویەوە حیزب بزانین چییە و چی کردووە تاکو بۆی ئێستایکە بزانین وایە وانە سەیری ڕابردووی پارتی بکەیت هەزارم حیزبە بڕای بدە بە دەستاودەستی دەسەڵات نییە بڕای بە دیموکراسی نییە لەبەر ئەوە فەنەعباتە بەر تەزویر یعنی بەنسبەت ئەو تەزویر شتێکی زۆر احتیاجیە تو ئەگەر تەزویر نەبێت لە ساحەکە لە گۆڕەپانەکە چێتە دەرەوە دەسەڵاتی نامینێت دوای ئەوە کارەسەتەکانی هەرکاری و شتێکی ئاپ ئەوە باشترین باڵگە کاک ئەحمەد بە نەچینە سەر هەندێک ڕووداو کە خزمەت بە قسەکردن لەسەر تەوەرەکان ینی ئەمانە باڵگەن بۆ ئەوەی کەوا ئەمانە بڕوایان بە دەستاوردی دەسەڵات نیە تەنها لە پێناو کاک ئەحمەد لە کەرکووکەوە سپاس بۆ پەیوەندەکەت. بەرزان لە شێخانەوە لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک بەرزان فەربوو.
سلام لا ڕۆژێم کاتتان باش بەڕێزم. ڕاستەکەین کاک بەرزان. بەڕێزم وەڵاهی نازانم لەسەر چ تەوەرێکە قسەی لەسەر تەوەرەکە کراوەیە کاک بەرزان دەتوانی لەسەر هەر بابەتێکە خۆت هەڵی دەبژێری قسەی لەسەرکەی فەرموو. باشە مەمنون دەستان خۆش بێ. سپاس. وەڵا من لەسەر هەڵبژاردننی دەرەکە حەزەکەم من قسە بکەم لەسەری. فەرموو کاک بەرزان. وەکو دوێنێ هەڵبژاردن لە کاتی هەڵبژاردندا هەندێک شت هەبوو حەزەکەم بیخەمە ڕوو لە ڕووی کەناڵەکانی ئێوەدا. بەڵێ. دەربارەی انتخابی دوێنێکە وا بزانم لە قەزای شێخان من خۆم کەسێکم لە قەزای شێخانم سەتایم 10 کەس نهات بۆ دەنگدان ئەوەش وەکارەکەی دەگەڕێنەوە بۆ دەستهەڵات حزبی دەستهەڵات کەس گەلێک نهات بوون پرسیارمانیان لەکرێمان گوت بە خەڵکەکە بە وڵاتی بۆچی ناین دەیگوت ئێمە بێن بۆچی دەنگ بدەین بۆ چ کەسێک دەنگ بدەین هەندێک کەسش ناڵێن بەعکسەوە هەندێک کەس ناڵی نهاتە بووە ئەو ناوەش نازانم نوێنەرەکانی ئێمە لە سپاس بۆ کاک بەرزان ئیسماعیل لە ئاکرێەوە سڵاو لێ بێ کاک ئیسماعیل فەرموو. ئەلۆ بەڵێ کاک ئیسماعیل. باشی زۆر سپاس کاک ئیسماعیل. ئێشێکی پیرۆزبای لە پارتیەکەت قسەکەم. بەڵێ. بەڕاستی حەز ناکەم باسی هیچ زانی سیاسیەکەم بکەم بەس پێویستە شورا مستەفا بە خۆدا بچێتەوە کەسێکی بکەن شێرە ناوی چاوەڕێی سەرکاتی بیتن. بەڵێ کاک ئیسماعیل. من دوبارە سەر پیرۆزبای لە پارتی دەکەم. دەستخۆش لە بەردەماکەتان دەکەم. سپاس بۆ کاک ئیسماعیل دوا پەیوەندیمان حامید لە شارە زۆرەوە سڵاو لێ بێ کاک حامید فەرموو. زۆر سپاس بە ڕێزەکەم. فەرموو کاک حەمید. پیرۆزبایی لە بەرزانی یەکەم کان پالچیەکان و ئەوانەی دەستیان لە خوێنی ڕۆڵەکانی ئەم گەلەدا سوورە کە دەنگیان پێداوە و هەمووی پاراستون لەژێر ئاوای کاک حەمید با تۆمەت ئاراستەی کەس نەکەین بابەتیانە لەسەر هەر تەوەری قسەکەی بە شێوەیەک نەبێت کە دژی لایەنێک بێت کە کاک حەمید. لایەن نییە ئەوەی کە دەنگی داوەتەوە ئەوەی لەگەڵیان هەمویان ئەن پالچیەکان کاک حەمید ڕێگەت پێ دەدەین قسەی خۆتکەی بەڵام بە شێوەیەک نەبێت کە دژی لایەنێک بێت کە لایەن نییە ئەوانەیە کە کۆبوونەتەوە لە دەوری. سپاس بۆ کاک حەمید لە شارە زۆرەوە. بەڕێزان هیوادارین توانیوێتمان چەند ڕایەکی جیاواز کۆکەینەوە لەسەر هەندێک پرس کە زۆربەی قسەکان تایبەت بوون بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە دوێنێ لە نینەوە و لە پارێزگای ئەنبار ئەنجام دران بەڵام زیاتر قسەکان لەسەر هەندێک ڕووداوی دوێنەی پارێزگای نینەوە بوو لە هەڵبژاردنەکاندا کە هەندێک کەس باس لە ساختەکاری دەکەن هەندێک تر ڕەتی دەکەنەوە. ئێمە تەنها لە کۆتاییدا ئەوە دەڵێن کە هیوادانی ڕاستیەکان دەربخرێت بۆ ئەوەی ڕاگەاندن کاری لەسەرکە و خەڵکیش قسەی خۆی لەسەر بڵێت. شاد و بەختەوەر بن. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەزەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەراسیێن